گەڕانەوەی پاشگیری ئیسلامی بۆ کۆمەڵی دادگەری ئەمە لە کۆنگرەی کۆمەڵی دادگەری کە ئەنجامماندا دەنجی زۆرینەی دەنجی هێنا واتە پاشگیری ئیسلامی بۆ کۆمەڵی دادگەری بژێردەوە بکرێتەوە کۆمەڵی ئیسلامی کوردستان. ئەمە ڕێکارەکانی بەڕاستی پەیوەندی بە کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردننی عێراقەوە هەیە، هەندێک ئەوانش پرەنسیپیان هەیە، هەندێک ڕێنماییان هەیە کە ئەوان پێشتر ڕایانگەیاند و پێشیان گوتین کە گوایە بە پێم ڕێنمایانە ڕێگە نادەین ئەم پاشگیری ئیسلامی بگەڕێتەوە بۆ کۆمەڵ. ئەمەش بڕیاری کۆنگرەیە ئەوە لە کۆمونی سەکردایەتی ڕابردوو کە بڕیارێک کۆنگرەشە جنابی مامۆستا عەلی باپیر لیژنەیەکی ڕاست پاردووە کە بەدوای ئەم قەزێ بکەوێ کە ماعەلەی مامۆستا عەلی باپیر بۆ خۆشی ڕای جیاواز بوو بەڵام ئەو لیژنەی پێکەناوە گوتی بچن پێشم باشە ینی هەموو هەوڵێک بدەن و ئەوانە کە ئەم پاشگیری ئیسلامی بگەڕێتەوە. ئەگەر بەڕاستی بە ڕێکارەکانی بە ڕێکاری یاسایی و بە پێ ڕێنمایەکان ئێمە توانیمان ئەم پاشگرە بژێرنەوە بەڕاستیەوە ئەینی ئەمە بڕیاری کۆنگرێت بەدەست هیچ کەسێکمان نییە ئێمە دەیژێرن کۆمەڵی داگەری دەکەن و کۆمەڵی ئیسلامی کوردستان ئەگەر بۆمان نەگەڕایەوە بەڕاستی ئەمە خۆی دەمێنێتەوە